دوای گەڕانێکی زۆر لەم سروشتە جوانەی ئەم ناوچە بەرینەیە لێرە گرساینەوە لە چۆمان لە بناری چیای هەڵگورد لەگەڵ کۆمەڵێک گەنجی چالاکوان لەگەڵ ئەندامانی سەنتەری ڕۆشنبیری پیرمام هاتین ئێرە بۆیە پرسێکی گرنگی ژینگەیی لێرە باس و خواسێکی گەرم و گوڕی لێ بکەین فەرمونون لەگەڵمان بن بازاڕا گەیشتن. گوندی وەردە گوندی وەردە لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای چۆمانە. گوندی وەردە بە دووری کەمتر لە 1 کیلومتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی چۆمان و بە دووری 150 کیلومتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەولێری پایتەخت. گوندی وەردە دەکەوێتە بناری چیای بەردەبووک و نزیک چیای هەڵگوردە. دانیشتوانی گوندی وەردە بە شێوەی وەرزی گوندەکەیان ئاوەدان دەکەنەوە و بەشێک لە دانیشتوانەکەی وەرزی بەهار تاک و پاییز لە وەردە دەمێننەوە. بەشی زۆری گوندەکە کراوەتە ڕەزەباغ و لە ڕووی سروشت و دیمەنی جوان یەکێک لە سەرنجڕاکێشترین گوندەکانی دەڤەری باڵەکایەتیە. بەرهەمی میوەکانی بریتین لە گوێز، قەیسی، خۆخ، هەنار، سێ و هەندێ میوەی دیکە. چی ماوە زۆر ماوە؟ باش تەماتە ئەوە بەرە و تەواو بوو نەچێ ئەوە گۆشتەکەش لەسەر ئاگرا ئاوم تێ نەکردو بەس گۆشتەکە خۆی لەسەر ئاگرەکەیە هەوا لەگەڵ خۆی ئاچێتەوە ئەنجا پیازەکەی تێکەین ئەنجا دوایش بە مەراحیلی خۆی تەماتەکەی تێەکەین بەس ئەرێ یەکشتم بیرکەوتەوە هینا بیستم وتان جەماعەت گۆرانی بێژێکتان لەگەڵە کاگەمە کە لەگەڵ دانیشت ئەمە گۆرانی بێژەکە ئەو دەنگی خۆشە ئەی بۆ قسە ناکەی لۆ ساکەوە ئەگینا پیازەکەم بە تۆزنی بۆیە قوڕگە زیاتر بکرێتەوە بە غازەکەی ئەی باشە عادی هینا گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ ئاتوانی عادی بەهەر بەدەم پیازنین و ئیشکردنەوە زانین دەکەم جالەر شوێبی بیرت دەکەم لەر شوێبی دەکەم جالەر شوێبی بیرت دەکەم ئەو جێگایەی تۆی لێ نەبی بەسار خۆمی وێڕاڵ دەکەم ئەو جێگایەی تۆی لێ نەبی بەسار خۆمی وێڕاڵ دەکەم تخوا چەو جوان دەستخە دەستم لە دنیا تۆی خۆشەویستم شەو ڕۆژم بە خەیاڵاوا لێم ڕۆیا بیر و وەستم دەست خۆ ئەزانین چی ئەتۆ مادام گیتاریشمان لەگەڵا من نەمزانی گیتاریشمان لەگەڵا و گیتارەکەم پێ بۆ مزانی بۆ منتان هێناوە عەسپیکەن نەمزانی خۆشتان گیتار باشە زان عەسپیکەن دەستان خۆش بێ دەتۆ مادام وای لێ ئەم تۆزە پیازی کە ماوە و تەماتەکە تاوا بوو عەزێت نابێ ئاوا قاشقاشیکەیت و بیکەیتەوە با من بڕۆ ئەزانین چێچین بە کامێرەمانەکە ڕین تەسیبانکە وەرە گۆرانێک حەزرەکەین لێیا ئەزە دوای ئەمە بەلایەوە هینەکەم فرسەتە وەرە کوچی سۆرایە بەهار خێڵ بەراو ژۆرایە کوچی یارم کوچی سۆرایە بەهار خێڵ بەراو ژۆرایە ڕەبی خەسیت کوڕێ بمرێ ئەو کۆچی کردت سار نەگرێ چونکە یارم لە من دوورایە لە من دوورایە چونکە
كايرم لمن دورايا لمن دورايا من عاشقم ويلو شهيدا بصور قليل وبغيدا من عاشقم ويلو شهيدا بصور قليل وبغيدا هاي بوفاتك يزفى بدان داني أسرينم دمرم لبار كوتشي سوريت كوتشي سوريت خويني منا كوتشي سوريت كوتشي سوريت ئای بارمەتی ئەو سینە دەماتەیە بێکەوە بەزنی ڕژن بەم لابۆلایە زیچکەنەوە دەی نەسووتێن دەستان خۆش بێ دەستان خۆش بێ ئاوەتە ئەو ژینگەی کە ئێستا هەمانە لە کوردستان هەڵبەتە ئەو ژینگە نییە کە پێش 100 ساڵ 200 ساڵ یا کۆنتر هەما بووە هەندێکی بۆ هۆی گۆڕانی کەشوهەوای جیهانەوە و هەنێکیشی دەستکردە من لێرا زۆر پێم خۆشە کە ئەم گفتوگوێ ئەم ڕۆکەین لەم بەرنامەیە لەگەڵ مامۆستا نەجات کە مامۆستا نەجات پسپۆرە لە بواری سیناریۆ و بە تایبەتی ئەو سیناریۆ درامانەی کە مێژووین بۆیە زۆر بەگرنگم زانیە هەم میوانداری مامۆستا نەجات کەم لەم بەرنامەیە هەم ئەم بابەتە بوروژێنم مامۆستا نەجاتیان پێم خۆشە لەمەوە دەست پێ بکەین جەنابەت وەکۆی کە سەرقاڵی بە نووسینەوەی درامای مێژووی هەندێک جار درامای مێژووی نووسیت کە بۆ 100 ساڵ 200 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە ئەگەر بتێک باسێکی سروشتی ئەو کاتە بکەیت چونکە هەنێک لە دراماکان زۆربەی لە سروشتایە باسێکی سروشت بکەیت ئەگەر بتێ ئێستا نواندن بکەیت لەو سروشتەی کە تۆ هۆنیوتەتەوە و باست کردووە کە هەبووە ئەتوانین هەمان ئەو سروشتەیە کە ئەو ماپشان بە بمانگەڕێنێتەوە بۆ 100 ساڵ 200 ساڵ پێش ئێستا نەخێر بێ شکوانیە لەبەرەوەی ئەگە ئینسان مرۆڤ بزانی جەستەی خۆت ژینگەی ڕۆحی خۆتە کاتێ تۆ شتە ڕۆحیەکان دەدەستدەی ئایا دەتانی ژینگە بەپارێزی ئەگەر ئێمە بێت تەماشای بکەین سەدان ساڵە ژینگەی کوردستان هەموو ساڵی ئاگری تێبەردەدرا و دەبڕدرا و وێران دەکرا ئایا تو ئێستا ئەگەر بتەوێ لۆکەیشنێک کتەبی دارێک عمری 300 ساڵ بی هەیە لە وڵاتی تو بڕاوەتەوە ئەمە ئازادیمان وەرگرتیە بەڵام نەمانتانیە وەک خاوەن وڵاتێک ژینگەی خۆمان پارێزی هۆکارەکە چی واسە کەسێک نەبووە ئەمە پێمان بڵێ ژینگە چۆن ئەپارێزینیان ئەو بە ئاگابوونە لای کۆمەلگا و لای تاکی کۆمەلگا هەر نەبووە ضرورە هەمیشە ڕێنیشان دەرمان هەبێ خۆمان نابێ ئەوەی کە باست کرد ڕۆحی خۆمان ئەبێت ئەوەی تیابێت لە ئەساسا پێم گوتی مەسەلەن ئەمە ژینگەی ڕۆحی من جەستەی منە کاتی جەستەی من شتە ڕۆحیەکانی لەدەستدا ئایا ئینتیمان بۆ وڵاتی خۆم دەبینێ ئایا دەتانم بەو بەرپرسیارە هەستم کە پێویستە بیکەم کێشەکە لێرەیە ئەتوو ئینسان دەبی لە خۆیەوە دەست پێ بکە نابێ ئینتیزارکە مامۆستای هەبی دەبێت ژینگەی ڕۆحی خۆت پاک ڕاگری بۆ ئەوی بتانی زەرەر ئەتوو ئەو خەڵکانەی کە ئەتوو هەموو جارێ لێ کەوتنت لەگەرەیە ئەوانە ژینگەی توودە مەسا بێمەوە سەر ئەو خاڵە گرنگی کە جەنابتان سەرقاڵم پێوەی ئەگەر ئێمە زۆر جار مەسەن درامایەکی ئەوروپی بیانی ئەمریکی بینین بەسەن بۆ نمونە ڤایکین کە 2-3 ساڵ پێش ئێستاە سیرەکەی لە شوێنەکە ئەو ئەڵلقەی بۆ دەرەکەن ئەو درامای و پێنیشان ئەدانیان زۆر درامایترا زۆر فلیمی تر کە هی سەردەمە کۆنەکانە تا سەردەمی زۆر کۆنتریش هەمان ئەو ڕوئات ئااتەیە کە تۆ بگەێنێتەوە ئەو زمانە ئەمە گەلە کوردستانە ئێستا درامە بینین باسی زمانی نیاندەرتاڵی ئەشکەوتی شانەدەری هەزار مێر بکەینیان قەڵای دمدم یان پاشای کۆرە ئایا لە کوردستانە شوێنێکمان ماوەتەوە کە بەو حەجمە درامایەکی تیا بکەین کە پیشانمان بە ئەو زەمانەیە
ئەمە زۆر لەو بابەتە گرەی لە خۆمان نەکەین ڕەنگە لە وڵاتە زۆر پێشکەوتوەکانیش ئەو شتە زۆر بە ئەستەم و زۆر بە ئاسانی بەدەست نەکەوی زۆر ئەستەمبی لەبەرەوەی لە هەموو وڵاتانی دنیا شاری سینەمان هەیە ئەمە شاری سینەمامان نییە سروشتە ڕوتەکەمان هەیە سروشتە ڕوتەکەش ئەتووەرە دەتبەمە دوورترین ناوچەی وڵاتی من ئێستا دەتبەمە کوێستانەکان دەتبەمە سەری حەسان ڕۆست هاوڵاتی من دەستە سەیرانێ بەڵام دەبینی علاگەی نایلۆن لەوێ کەتیە دەبینی بڵی ئاو لەوێ کەتێ خۆمان سروشتەکەی خۆمان تێکگاوە درختمان بڕیوەتەوە هەموو شتێکمان کردووە ئەشکەوت ماش ئەوەی ئەسکەلەکتات و مەسلەتایەوەی کە لە ناوشکەوتە ئەشکان و منە بەسپڕای لەمان نووسیوە قەڵامان ڕوخانوە هیچ شتێک نەماوە کە هینێکی کۆن بین کوردستانمان هەموو سیم کردێ کاکە ئەتو دژمن ئەوەی بە وڵاتی تو نەکردیە بە کەیفی خۆت شوێنەواری تێکدەن شێوازی خانەکانمان من حەزەکەم بێمە لای کاکیوە لەسەر قسەکەی ماسانەجاتەوە کە باسی کرد هەر کەسە ئەمە لەبێ لە ڕۆحی تا کەس پێیز ناکە فێرتکە زۆر جار چیرۆکە ئەبینین چیرۆک ئەبیستین لەو ڕەوەندە کوردانی کە لە ئەوروپا ژیاوانێنەوە ئیتر ئەمە دروستکراوە یان خۆی لە ئەسڵاوایە زۆر جار باسی ئەومان بۆکەن لێ وڵا جگەرەیەک هەڵی لەسەر جادە پیرێژنێک یەت بانگ دەکات ئەڵێ زەحمە نەبێ هەڵیگرێتەوە ئەڵێ ئەداتێڵە بیکەرەتەنەکەی خۆڵەوە یان شتێکە فڕیاوە ئەمە زۆر جار لەم چیرۆکانە ئەبیستین ئەمە فێر کراوە یان حەزکردن بە پرسیارەتیە بەرامبەر نەتەوە و کللتور وڵاتەکەی خۆی کە حەز ناکە کەس پیسی بکاتەوە ئەمە حکومت تەکلیفی لەو ژنە پیرە بەتەمەنە کردووە کە ئەو دەورە بنوێنیان خۆی دڵی ئەسووتێ بۆ سروشتەکەی و ژینگەکەی خۆی دەوری حکوومەت گرنگە کە باست کرد بەس دەوری خێزانیش زۆر گرنگترە لەوە لە پاراستنی ژینگە چونکە ئەگەر وەکو خێزان لە ناو خێزان ئەو پەروەردەیە چابیتن خەڵک منداڵی خۆی وا فێرکە کە شت فڕێنەدا کە ئاگای لە ژینگەی خۆی بێ ئەوە زۆر بە من دروسترە لەوەی حکوومەت جارێ تاوانبارکەین لەو مۆزوعە ئەوەل جار ئەمە دەبی خێزانمان چاکەین ناو خێزانەکان ئێمە فێریان ناکەین بە خۆمان منداڵەکانمان فێر ناکەین کە ژینگە پارێزی بکەین دەچین بۆ گەشت دەچین بۆ ئەو لە شت فڕێ دەدەن بە خۆمان شت بەجێ دێنین لە سەیرانگاکەن زۆر جار بینیمانە تازە بە خۆمان چەند گەڕین ئەو شوێنانەی کە بچین لۆکیشنێکی باش ببینەوە هەمووی جێگایەکە زۆری پیسە یان وێران بۆیان دەست کرد ئەوجە من زیاتر دەیگەڕێن بۆ خێزان دەڵێم دەبێت لە ناو خێزان هەر خێزانێک چونکە شتەکان لە گسکەوە دەست پێ دەکە بۆ حەزەکەم بێمە لای جەناب دوازانم موداخلێکە و ئەویست لەسەر قسەکانی بەرێ ئەوە کاکیوە باسی پەروەردەی کرد پێویستە بەڕاستی مامۆستایەکان وەکو پەروەردە بەڕاستی ئەو تەلەبانەی فێر بگەن کە شتەکان فڕەنەدەن کە شتە چاندیت لە عادی لە هەر زادەی لە هەر زەیەکێک هەری گرن باوێنی ناو تەنەکەی زبری ئەوە شتانە زۆر پێویستە هەروەها لە مارشەوە پەروەردەی مارە هەر یەکجار ئەساسە لە بۆ داک و باب کە منداڵەکانیان فێر بکەن پێم وابێت تۆ خریجی جوگرافیایی دەرچی جوگرافیایی بەشی جوگرافیا پێشەوەی بچیتە کۆلیژ و دەرسی جوگرافیا بخوێنی لەگەڵەوەی کەستا خۆت دەرچووی بەشی جوگرافیایی ئەو گۆڕانکاریانە چیەکە لە هزر و مێشکی خۆتا دروست بۆ بەرامبەر ژینگە کاک بشکۆ بەر لەوەی بتمە زانکۆ بتمە بەشی جوگرافیا وا مەزانی پیسبوونی ژینگە بەوە پیسە بێت کە کاغەزێ فڕێ بم و بە هەڵگرتنەوەشی کۆکردنەوەشی پاکە بێتەوە بەڵام کە چوومە بەشی جوگرافیا بە وردی ئەو کێشە و گیر و گرفتانم خوێند کە ڕوبەڕووی ژینگە ئەبێتەوە ئەو کات زانیم کە ئێمە چەندە بێ ئاگەین لەو گیر و گرفتانێک کە ڕوبەڕووی ژینگە ئەبێتەوە یاخۆت چەندە ناڕۆشنبیری ناهۆشیارین بەرامبەر بە ژینگە نازانین تاوەکو ئێستا ژینگە لە چ مەترسیەکدایە و بێ ئاگەین لەوەی ئەو گیر و گرفتانە چین کە ڕوبەڕووی ژینگە ئەبێتەوە نازانین کە پیسبوونی ژاوەژاو هەیە ئەگەر ئێستا لە زۆربەتان بپرسم پیسبوونی ژاوەژاو چییە بڕواناکەم وەڵامێکی دەقیقیم بنەوە کە بزانن چییە و پیسبوونی بینین هەیە تاوەکو ئێستا کەس نازانێت ئەگەر بشزانن زۆر بەکەمی پیسبوونی بینین چییە نازانن کە پیسبوونی بینین کاریگەری لەسەر دەروون هەیە تووشی گرفتی تەندروستی ئەبیتەوە و پیسبوونی ژاوەژاو بە هەمان شێوە لە کۆنا کاتێکە دیکتاتۆرەکان کەسێکیان بە تاوانێ ئەگرت بە پیسبوونی ژاوەژاو سزایەندا تاوەکو گیانی لە دەستەدا و بێ ئاگەین لەو گیر و گرفتانەی کە ڕوبەڕووی پیسبوونی هەوا پیسبوونی خاک پیسبوونی ئاو کە زۆر بەوردی ئەخوێنین لە زانکۆ ئەو کات وتم
بەجددی زۆر بێ ئاگین زۆر بێ ئاگین لەو گیر و گرفتانی کە ڕوبەڕووی ژینگە ئەبێتەوە ئەگەر لێم بپرسی هۆکار چییە بۆ ئاوا بێ ئاگین مامۆستاکانی زانکۆ تەنها خۆیان پەیوەست کردو بە زانکۆ لە ناو زانکۆ لە ژوورێکا و لە چوار دیوارە دەرس بە قوتابیەکان ئەڵێنەوە و تەواو وا ئەزانن ئەمە ئەرکی ئەوانە و تەواو پێویست ناکە چیتر بکەن دەست خۆش بێ بۆ بابەتە گەنگانی کە باست کرد هەڵبەتە پیسبوونی ژینگە ژاوەژاو بینین هەوا هەناسە زۆرمان لە حەڵقەکانی پێشوشە ئاماژەمان پێوە بەڵام ئەمێ ئەڵلقەی تایبەت لەسەر ئەوانە بکەم زۆر باش بوو ئاماژۆ پێوە خەڵک بزانێت ژینگە بەس پیس و پۆخلی سەر زەویەکە نیە کەواتە سیپانخان ئێمە لە هەموو بەرنمەیەکە کەم گفتوگانێکێکین پامان هەیە من حەزەکەم پامەکە لەم بەرنمەیە تۆ بیت ئەمڕۆ هەینیەکە لە بەرنمەیەکەین تۆ بانی کە داوام دەست پێ ئەکاتەوە چتە ناو پۆلەکەەوە لەگەڵ هاوڕەکان تا چیان پێ ئێڵی چ پامێکیان پێ ئەگەێنی لەسەر ئەم بەزمەی کە باسمان کرد بەتابەتی پێیان دەڵێم کە ژینگە بپارێزن کە ئەوڕووکە هەمومان کۆبووینەتەوە و باسی و ژینگەمان کردو و ئیشەڵڵا هەر خاین چ پامێکت هەیە بۆ هاوڕەکانت پاک و خانی ژینگە بپارێزن ئیشەڵڵا و پێیانەوە بۆ هەموو کەسێک دەگەێنێت زۆر سپاس زۆرم حەز کرد کە ئەم پەیامان لەبەری هەمومان وەکو گەورە باسمان کرد کە زۆر پێویستە لە قوتابخانەوە و لە مناڵەکانەوە دەست پێ بکرێ بەڵام زۆرم پێ خۆشە کە ئەم ڕۆسیپانخانمان لەگەڵا کە خۆی قوتابیە پەیامەکە لەوە بگات با هەمومان لەمەوە چاو لێ بکەین ژینگە بپارێزین ئەم جیلن کە ئەوەی ئەو هەڵانێک ئێمە کردمان لە سروشت و بەرامبەر بە ژینگە ئەو تاوانانی کە ئێمە گەورەکان بەرامبەر بە ژینگە کردومانە لە کوردستان ئەمان ئەم جیلە بن کە پارێزگاری لێ بکەنەوە ئێمە تێکمانە ئەمان چاکی بکەنەوە جوانی بکەن. تۆوەرە لە پاییزیش بێ من چرۆ دەرەکەم هەواری تۆ گەردووریش بێ من لەگەڵ تاوەغەرەکەم ئاو خۆراکم پڕ لە زەهریش بێ لە حزۆر تا من نۆش یەکەم بەبوونی تۆ من گشت بوونێ لە بیرەکەم کە تۆ هاتی جوانتر لە ئێستای هەم گوزەرەکەم کە تۆ هاتی جوانتر لە ئێستای هەم گوزەر دەکەم. چاوی من لری ظالم گناهاتی چاوی من لری ماتونه ها شب درش بودی ساستنه بابر ويار مولانجو لا راي ويزارك يا مزارة بابر ويار مولانجو لا راي ويزارك يا مزارة صبح ويوار يا رملي زاري ويزارك يا مزارة صبح
ئەگەر ئەمڕۆ باوەپیرانمان زیندوو ببنەوە ئەبێ ئێمە خەجاڵەتی بکێشین چونکە ژینگەکەمان وا وێران کردووە گەر بێت و ڕێبکەن بیانێ بڕۆنەوە ماڵەوە ڕێیان لێون ئەبێ قەدەمە ئەو ژینگیە نییە کە ئەوان تیاژیاون وا وێرانمان کردووە لە نێوان حەساری سەکران و چیایی هەڵگورت لە گوندی وەردەیە کۆتای بە بەرنامی گەشتوانی ئەم جارەمان دێنین تا ئەڵقەی داهاتوو لە ژینگێکی تری جوانی کوردستان لە بەرنمەیەکی ترمانە بێک دەگەینەوە هەر شاد و بەختەوە بن.